فەرموو خوشکە ئامینە گوێ بیستین. بابا ئەمە لەگەڵ لەبەرێک پرسیارێکم هەیە لێی ئەمن بچێکم هەیە لە دەرەوەی وڵاتە زۆریشم خۆش دەوێت زۆرم خۆش دەوێت کوڕەکەم بڵێ بەو لاوە بڕۆ دەڵێەوە داکردەوە دەکا پێت دەڵێ هەموو شتێک داخەم گوناحبار دەبم قسەی لەگەڵ نەکەم. بووکەکەت و کوڕەکە لە دەرەوەی وڵاتن؟ لە دەرەوەی وڵاتن. ئەمن زۆر خێشەیان دەبێت لە کوڕەکەم تووڕە دەبم تەلێفۆنی لەسەر دادەخەم دەڵم دەرکەمە قوربانی ئەو ژنەی دەربەدەر بووە لەگەڵ توێ ئاگال لێبێ ئەوش دەڵێ ژنەکەوەتی هاتوۆتە ئێرە زۆر خراپە لەگەڵ من ئەمیش قسەی دێستا بینێکە قسەی لەگەڵ ناکەم دەڵم دڵێ وڵاش ناوێرم کۆخم دەڵەوە داکرێت دەڵێ بەسەر چاو ئینشەڵا تۆ گوناحبار ناوی بە ئیزنی خی گەورە ڕێن مایش دەدەم ئەو بابەتە بەسەر چاو خوشکە ئامینە. ڕەحم بە هەموو لایەکە ئینشەڵا سەرجان دەدەین. خوشکە ئامینە دڵێ بووکەکەم لە دەرەوەی وڵاتێکە قسە لەگەڵ کوڕەکەم دەکەم ئامۆژگاری دەکەم بۆ بووکەکەم چاک بێ بەڵام بەداخەوە جاری وا بووکەکە وا حاڵی بووە ئەگەر لەنا هەموو خێزانێکا بەریەککەوتن قسە لەیەک هەڵبەزینەوەیەک ڕوودەدا ئەو بووکە بە ڕێزەی بەڕێستان و ئەزانێت کە تۆ هانی کوڕەکەت داوە کە ئەلحەمدولیلا خۆت دەزانی وانە مادام خوشکە ئامینە تۆ خۆت یەقینت هەیە کە چەند دڵسۆزی بۆ بووکەکەت بوو کچتە ئەلحەمدولیلا ئینشەڵا جەنابی شەدافرەتێکی ئیمانداری بووکەکەت کچتە چەند حەز دەکەی کچەکەت بەختەوەر بێ ئەبێ ئەوەندەش حەز بکەی بووکەکەت بەختەوەر بێ چونکە کە بووکەکەت بەختەوەر بوو کوڕەکەت بەختەوەرە کە بووکەکەت دڵتەنگ بوو کوڕەکەت جەرگی خۆتە ئەویش ناڕەحەت دەبێت بۆیە بێدەوام دەبێت چۆن دوعا بۆ کوڕەکانمان دەکەین ئاواش دوعای بەختەوەری بۆ کچەکانمان بکەین چۆن دوعای بەختەوەری بۆ کچەکانمان دەکەین ئاواش دوعای بەختەوەری بۆ زاواکانمان بکەین ئەوانە کوڕمانن ئەوانش بوون بە شەرعی خوا بوونە کچمان دەستنوێژمان لەگە بووکەکانمان ناشکێ دەستنوێژی بزەنابن لە زاواکەت ناشتێ وەکو کوڕەکان دوایە لەبەرەوە کە ئێستا پەیوەندیەکانت کەم کردوێتەوە ئیشەڵڵا تۆ گوناحبار نابی بەردەوامیش دوعای خێریان بۆ بکە بەڵام جارجارێکیش بە قسەی برای خۆت بکە خوشکە ئامینە پەیوەندی لەگەڵ بووکەکە تا بکە بڵێ وەڵڵی کچە شیرینەکەم تۆ لەگەڵ کچەکانمان هیچ فەرقت نییە بڕوا بکە پێش کوڕەکەم دوعای خێر و بەرەکەت بۆ تۆ دەکەم ئیشەڵڵا ئەوە ژیانتان بەختەوەر بێ هەمیشە لەبینی ژنوێدا بۆڵە و ناکۆچیش دەبێ بەڵام دڵنیا بە کچی خۆم من بەس لە چاکە زیاتر خۆشببختی ئێوە زیاتری چم ناوێت ئاوا جارجار نەکەل لەگەڵ کوڕەکەتا پەیوەندی لەگەڵ بووکەکەش تا بکە ئەگە قوبولی کرد و جوابی دایەوە تەلەفۆنەکە هەڵگرتی ئەگە ختیشی قسە لەگەڵا ناکەم ئەو خوا بە خۆی عالمە تۆ لە قیامەتە ئەجری خۆت دەست دەکەوێ و خوا هیدایەتی ئەو بووکەش بدا ئینشاءڵڵا لەگەڵ کوڕەکە تا بەختەوەر بن.